سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی کەمەنجەمانی دیواندەرە لە بەردەم ڕێکخراوی بەهزیستی لە سێدارەزانی سێ بەندکراو لە زیندانەکانی قزڵ حەسار و زاهیدان دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە پیرانشار کوژرانی 5 کەس لە هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕۆژاوای کوردستان هەلومەرجی دژواری کۆچبەرانی ئێرانی لە وڵاتی ئەفغانستان و ناڕزایەتی ئێرانیانی ئەوروپا دژ بە ئەعدامی محەممەد خوباتلو. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی کەمەنجەمانی دیواندەرە لە بەردەم ڕێکخراوی بەهزیستی ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندان ژمارەیەک لە کەمەنجەمانی دیواندەرە لە بەردەم ڕێکخراوی بەهزیستی کۆبوونەوە و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفسەکانیان بوون. بەپێ راپۆرسەکانی یەک ڕۆژ بە دوای کۆبوونەوەی کەمەنجەمانی ئێران لە بەردەم ڕێکخراوی بەرنامە بووجە لە شاری تەران ڕۆژی ڕابردوو کەمەنجەمانی دیواندەرەش لە بەردەم هێزارە بەهزیستی کۆبوونەتەوە. کەمەنجەمان خوازیاری بەکردەوە دەرهاتنی یاسای 27 پشتیوانی لە کەمەنجەمان دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی ڕەخساندنی هەلی کار و زیادکردنی ئەو بڕەپارەیە لە بەهزیستی وەکو یارمەتی وەریجەگرن بوون. لە سێدارەزانی سێ بەندکراو لە زیندانەکانی قزڵ حەسار و زاهیدان بەیانی سێشەممە سێ ڕێبەندان حکمی ئەعدامی محەممەد خوباتلو و فەرهاد سەلیمی لە زیندانی قزڵ حەسار جێبەجێکراو ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندان مەسعود ڕێگی لە زیندانی زاهیدان لە سێدارەدرا. وێڕای هۆشداری کۆمەڵگای جیهانی و ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ڕۆژیمی پەت و سێجارە محەممەد خوباتلوی لە سێدارەدا. محەممەد خوباتلو لە ڕەوتی شۆڕەشی ژینا بە تۆمەتی کوشتنی مەئمورێکی ڕۆژیم و بریندارکردنی چەند مەئموری دیکە لە ڕێگەی ئۆتۆمۆبیلێکی پەیکانەوە دەست بەسەرکرا. ئەو لاوە کە تووشی نەخۆشی دەرونی بوو لەلایەن دەستگای خەزای ڕژیمەوە بە ئەعدام مەحکومکرا بەڵام حکومەکەی لەلایەن لەقیەکی دیوانی باڵای وڵات ڕاتکرایەوە. شەوی دووشەممە هێزەکانی ڕژیم بە بڕیاری لەقی 5 دیوانی باڵای وڵات محەممەدیان ڕاگوێزی بەندی تاکە کەسی کرد و بەیانی سێشەممە لە سێدارەدرا. لە لایەکی دیکەوە حکمی فەرهاد سەلیمی بەندکراوی بیرمەندی خەڵکی سەقز پاش 14 ساڵ زیندان لە بەندیخانەی قزڵ حەسار جێبەجێکرا. فەرهاد سەلیمی هاوڕێ لەگەڵ 6 بەندکراوی دیکە بە تۆمەتی تێکدانی یاسایشی گشتی ئەندامەتی لە گروپە توند ئاژوە مەزهەبیەکان ئێفسادۆل فیل ئەرز و مەحارەبە بە ئەعدام مەحکوم کرابوون. دەستگای خەزای ڕۆژیم لە ڕۆژانی 14 خەزەڵوەر 8 سەرماوەز و 12 بەفرانبەر 3 هاودۆسیە فەرهادی بەناوەکانی قاسم ئابەستە ئەیوب کەریمی و داود عەبدوڵڵاهی ئەعدام کرد. بەیانی سێشەممە حکمی ئەعدامی فەرهاد سەلیمیش جێبەجێکرا و ئێستا 3 تۆمەتباری دیکەی ئەو پەروەندەیە بەناوەکانی خەسرە و بەشارەت کامران شێخە و ئەنوەر خزری مەترسی لە سێدارەزانیان لەسەرا. جێگە ئاماژەیەکە ڕۆژی دووشەممە حکمی ئەعدامی بەندکراوێکی بەلوچ بە ناوی سەعید ڕێگی تەمەن 24 ساڵ بە تۆمەتی کوشتنی بەنقەست لە زیندانی زاهیدان جێبەجێکراوە. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە پیرانشار بەیانی دووشەممە دوی ڕێبەندان سێ شارۆمەندی خەڵکی گوندی گەردەبنی پیرانشار بەناوەکانی شوانە خزرنژاد ئەحمەد خزرنژاد و سەلاح خزرنژاد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران. بە پێزانیاریەکان هێزەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی ئەو سێ شارۆمەندە کوردە و دەست بەسەریان کردوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستانیە. دۆخی خراپی تەندروستی دوو بەندکراو لە زیندانەکانی سنە و مەشهەد. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ بەندکراوێکی خەڵکی مەریوان لە زیندانی سنە نەخۆشی دڵی هەیە و لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. لە زیندانی وەکیلابادی مەشهەدیش بەندکراوێک بە ناوی ڕەها پور ئێبراهیم بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی نەخۆشخانەی جەرەوەی زیندان کراوە. بە پێزانیاریەکان کاوە فەرەجی تەمەن 42 ساڵ بەهۆی تاوانێکی کۆمەڵایەتی لە زیندانی سنە ڕاگیراوە بەڵام نەخۆشی دڵی هەیە و ئەبێ لە نەخۆشخانەی تاران نەشتەرگەری بۆ بکرێت. بەرپرسانی زیندان ئەو بەندکراوەیان لە دەستڕاگەیشتن و پارێزەر بێبەش کردووە و
ئێستا گیانی لە مەترسیدایە. لە لایەکی دیکەوە ڕەها پور ئێبراهیم بەندکراوی سیاسی خەڵکی مەشهەد کە ماوەی 3 ساڵ حکمی زیندانی تێپەڕ دەکات ماوەیەک لەوبەر برینی قاچی ئیلتیهابی کرد، بەڵام بەرپرسانی زیندانی مەشهەد لە گواستنەوەی بۆ نەخۆشخانە خۆیان بوارد. ڕۆژی دووشەممە ئەو بەندکراوە دۆخی تەندروستی تێکچوو، بەرپرسانی زیندان ناچار بوون ڕەوانەی نەخۆشخانەی جەرەوەی زیندانی بکەن. ناڕوونی چارەنووسی 12 بەندکراو لە زیندانی ورمێ. بەپێ راپۆرتەکان چارەنووسی جە بەندکراوی خەڵکی بۆکان بە ناوەکانی تەیفور بابامیری، جەلیل مۆلودی، هێمن کرمانج، ئەحمەد مامزادە، ئەبوبەکر مامزادە، سۆران قاسمی، پژمان سوڵتانی، کاوە ساڵحی، ڕزگار بابامیری، جوانمێرد مامخوسترەوی، شۆڕژ ئەبوبەکری و دڵشاد محەممەدی خەڵکی سەردەشت لە زیندانی ورمێ بە ناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان ئەو دەهاوڵاتیەی خەڵکی بۆکان کۆچایەکانی مانگی خاکە لێوەی 1402 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێدراون و ئێستا بلا تەکلیف لە زیندانی دەریای ورمێ ڕاگیراون. شاینی باسەکە ئەو بەندکراوەنە بۆ ماوەی 5 مانگ لە گرتوخانەی وڵاتی ورمێ ئەشکەنجە و ئازاردراون. لە لایەکی دیکەوە ڕۆژی ڕابردوو عوسمان موزەیەن پارێزەری پلەیەکی دادگستەوی ڕایگەیاند کە دوو هاوڵاتی خەڵکی سەردەشت بەناوەکانی شۆڕژ ئەبوبەکری و دڵشاد محەممەدی کە لە بەرواری هەفتەی بەفرامباری 1401 دەست بەسەرکراون هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستانیە و بنەماڵەکانیان نیگەرانی دۆخی تەندروستیانن. کاردانەوەکان لە دوای ئەشکەنجە و سەرچاشینی کۆڵبەران لەلایەن هێزەکانی عێراق. لە دوای ئەشکەنجە و سەرچاشینی 8 کۆڵبەر لەلایەن پاسەوانانی سنووری عێراق لە سنووری هەڵەبجە، ڕێکخراوە مەدەنیەکانی هەڵەبجە، ڕێکخراوەکانی ژنان، مامۆستایانی ئائینی و پەرلەمانتەرانی عێراق دەربارەی ڕووزاوەکە دوای لێکۆڵینەوە لەو کاران نەشیاوە دەکەن. ڕۆژی یەکشەممە یەکی ڕێبەندانی 1402 ویزۆی 8 کۆڵبەر کاردانەوەی توندی کۆمەڵگای لێکەوتەوە. ئەویش لە دوای ئەشکەنجەی دەرونی جەستەی و سەرتاشینیان لەلایەن پاسەوانانی سنووری عێراق ڕوویدا. ڕۆژی دووشەممە کۆڵبەرێک بە ناوی هوشیار مەحموودی بە تەقەی هێزەکانی عێراق گیانی لەدەستا و کۆڵبەرێکی دیکەش بریندارکرا. لەو پەیوەندیەدا نوێنەری ناوچەی هەورامان لە مەجلسی ڕژیم بەڵێنی داوە بە دوواداچوون بۆ ئەو ڕووداوە بکات. کوژرانی 5 کەس لە هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندان بۆمبێکی چێندراو بە ئۆتۆمۆبیلێکی هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕۆژاوای ڕەقا تەقیەوە و بەهۆیەوە 5 کەس گیانیان لەدەستا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤی سووری، هێرشە بەردەوامەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دۆخێکی زۆر مەترسیداری بۆ سەدان هەزار دانیشتووی و ئاوارەی ڕۆژاوای کوردستان ساز کردووە. ژنان و منداڵان لە سەرمای زستاندا لە زۆخێکی زۆر خراپ دەدەژین و ژێرخانەکانی خزمەتگوزاری لە ناوچووە. ئەو دۆخە هەلی بۆ سەرهەڵدانی چەکدارانی داعش ڕەخساندووە و هەرجار لە شوێنێک هێرش دەکەنە سەر هێزەکانی سووریای دموکراتیک. لە نوێترین هێرشی تەرۆریستیدا بۆمبێک بە ئۆتۆمۆبیلی هێزەکانی سووریای دموکراتیک لە دەوروبەری شاری ڕەقا تەقیەوە و بەهۆیەوە 5 کەس گیانیان لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون. کۆبوونەوەی قوتابیانی عێراق لەسەر مەزاری مێرشاد شەهیدی نەژاد. ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندان کۆمەڵێک لە قوتابیانی قۆناغی سەرەتایی شاری عێراق لەسەر مەزاری هەمیشە زیندوو مێرشاد شەهیدی نەژاد کۆبوونەوە. مێرشاد شەهیدی نەژاد لە ڕەوتی بزوستنەوەی ژینا لە ڕێکەوتی چواری خەزەڵوەری 1401 بە زەربەی سەختی باتۆمی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی دووشەممە کۆمەڵێک لە قوتابیانی قۆناغی سەرەتایی عێراق بەمبەستی ڕێزگرتن لە یادی ئەو هەمیشە زیندووە لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. کوژرانی ژنێک لەلایەن براکەیەوە لە شیراز. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی گەنجی خەڵکی شیراز لەلایەن براکەیەوە بە بیانووی کێشەی خێزانی کوژراوە. بە پێزانیاریەکان بەیانی پێنجشەممە 28 بەفرامبار ژنێکی گەنج لەلایەن براکەیەوە بە بیانووی کێشەی خێزانی هەڵواسراوە و گیانی لەدەستاوە. پاشە ڕووداوە بۆ کوژەکە خۆی ڕادستی پۆلیس کردووە و ڕایگەیاندووەکە لە ماڵەوە لەگەڵ خوشکەکەی دەمەقاڵێ بووە و کوشتوویەتی.
شاینی باسە کە لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ژنکوژی وەکو دیاردەیەکی باوی لێ هاتووە و زۆربەی ئەو ژنانێ بە بیانووی کێشەی خێزانی دەکوژرێن لە ئەسڵدا بە پاساوی پاراستنی شەرەف و ناموس کوژراون و بوونەتە قوربانی کولتوری پیاو سالاری. سەپاندنی سزای زیندان بەسەر جایەکی گیانبەختکردوویەکی شۆڕشی ژینا لە سەمیرۆم. بەهارە شیرازی جایەکی هەمیشە زیندوو عەلی عەباسی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سەمیرۆمی سەر بە پارێزگای ئیسفەهان لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە بە 6 ساڵ زیندان مەحکوم کرا. بە پێزانیاریەکان بەهارە شیرازی لەلایەن لەقیەکی جادگای ئینقلابی سەمیرۆم بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندان و بە تۆمەتی هاندانی خەڵک بۆ توندوتیژی و شەڕ بەمبەستی تێکدانی یاسایشی گشتی بە 5 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. بە پێ بەڕگەی 134 یاسای سزادانی ئیسلامی ئەگەر ئەو حکومە لە جادگای پێداچوونەوە پشتڕاست بکرێتەوە زۆرترین سزا واتە 5 ساڵی بۆ جێبەجێ دەکرێت. هەلومەرجی دژواری کۆچبەرانی ئێرانی لە وڵاتی ئەفغانستان. چەندین ساڵە ژمارەیەک لە کۆچبەرانی ئێرانی کە لە دەستەم و سەرکوتی کۆماری ئیسلامی ڕوویان لە وڵاتانی دۆروبەر و لەوانە ئەفغانستان کردووە بەردەوام لە زیادبووندان لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. کۆچبەران و پەنابەرانی سیاسی ئێران لە دەستەم و سەرەڕۆیی سەرکوت هەڵاواردن نەبوونی هەلومەرجی ژیانی ئینسانی و بە ئومێدی بەدەستهێنانی ئەمنیەت و هەلومەرجێکی باشتری ژیان بۆ خۆیان و بنەماڵەکانیان وڵات بەجێ دەهێڵن. چوونە دەرەوە لە وڵات لە ڕێگەی قاچاق و ڕێگەی نافەرمیەکانەوە گەلێک ئەستەما. زۆربەیان دار و نەجاری خۆیان دەفرۆشن بۆ ئەوەی هەزینەی دەرچوون لە وڵاتی پێدابینکەن و سەدان هەزار کەس لەم کۆچبەرانە لە وڵاتەکانی دراوسێ ئێران لەوانە تورکیا، عێراق، گۆرجستان، هێندستان، پاکستان و تەنانەت ئەفغانستانیش لە دۆخێکی زۆر دژواردا دەژین و لا چاوەڕوانی چوون بە وڵاتانی ڕۆژاوادا بەسەر دەبن. بله بله. ایشون پسرتون کوچیک چند پسرتون چند سال است؟ 4 سالشه. اسمش هم متینه. اسمش متینه است. و ایشون اینم رقیه خانم اسناد شما است درست است؟ بله بله. بسیار خوب تشکر لطف کردید. اسناد مریضی شما که معاینات و اینا شدید دکتر شخصی معاینات کرده بودید یا بیمارستان؟ این معاینات دکتر شخصی یا دولتی است؟ دولتی. خب بله. پولی نداریم به خاطر فاکتور و مبالغ هزینه معاینات و معالجه را برای یونیسیاد بردید؟ بیمارستان، این از بیمارستان نسخه های بیمارستان. بله درسته، کاملا متوجه شدید، کاملا مشخصه که این اسناد مال بیمارستان. شما این اسناد ارائه دادید به یونیسیاد؟ بله بله اینا مال و نظریه دکتر گفتن که زنگ بزنید با آقای خاکی چوال کنترلی چیز نشده. درست است. درست است. دیگه آخرین مراجعه شما بابت مشکلاتتان کی بوده؟ بله. آخرین مراجعه شما در خصوص وضعیتتان کی بوده؟ هیچی ما نداریم، فقط خونه آقای خاکی هستیم. ما بگنم جای داریم و بوده باش هیچی ما نداریم. پراگنده اون طرف میریم یک شبخانه یک نفر تا خونه ما بگیریم. ما هیچی نداریم به جز آقای خاکی را. درست است. به هر حال امیدوارم رسانه ها و دوستا و رفقا این بخش ویدیویی، گزارش ویدیویی رو از زبان خودتان بشنوند و ببینن. ما وقت نه لباس داریم، دوی زمستان هیچی ما نداریم. این لباس های ما هست پاره و کنده هستن. غیر یک جور تو جان ما یک جور همسرم دیگه پسرم دیگه ما هیچی نداریم. فقط این صدایمون به همگی برسن که ما بسیار درد غم بسیار زیاده دیدیم تو ایران ما رو تو اینجا رو. مگه ما اینجا اومدیم که آرام باشیم از بعد بدتر شدیم. ما از ایران هم بدتر شدیم.
ببخشید من به عنوان یک عضو سیاسی فعال چپ سازمان کردستانی حزب کمونیست ایران کاملا از شما ضمن که دعوت به عمل آمده برای تهیه گزارش، شما درخواستتان از دفتر سازمان و از دفاتر کنسول احزاب ما در خارج کشور چه توقعاتی دارید؟ چه درخواستی دارید؟ درخواستتان چی است؟ درخواست ما به خاطر از از دفتری بسیار که ما هیچی نداریم. ما نه جای بوده باش داریم، نه به خاطر لباس پوشیدن ما داریم. حداقل خود ما خود خیر همین پسرمون رو نمیگوییم، پسرمون متین هیچ چیز ما نداریم. یک جوره دو جوره لباسی از پسرم دیگه ما هیچی نآوردیم، نتونستیم بیاریم از ایران. ما تو افغانستان اومدیم که آرام باشیم، مگم ندونستیم که از ایران بدتر از افغانستان ما. به خاطر زمون نتونستیم، ما هیچی نداریم، بیفید این تو نارام هستیم. درست، دست شما در نکنه. ممنون، تشکر. و ما با شما خود شریک غم و درد و ناراحتی و مشکلات شما میدونیم. هر سال خود ما در این کشور متاسفانه مهمان و به نوعی پناهنده سیاسی گفته میشیم. منتها بازم تلاش ما بر این استش تصویر، صدا، مشکلات شما را به گوش مسئولان مقامات بالا به صورت زنده برسانیم و امیدوارم در پخش و نشر و انتشار این گزارشات نهایت همکاری و صمیمیت آن چیزی که از دست دوستا برمیاد از شما مطمئن هستیم که دریغ نمیکنن، همکاری لازمه میکنن که صدای شما و اینکه ما هم صدای شما هستیم و همراه شما هستیم و با هم هستیم و همه از یک نوع و یک جنسیت و با یک وضعیت بحران سیاسی روبرو هستیم. دست شما در نکنه. ممنون، تشکر رقیه خانم و اشتراکتون در این بخش ویدیویی تهیه گزارش. زنده باشی محمد آقا، خسته نباشی. دست شما در نکنه. ناڕزایەتی ئێرانیانی ئەوروپا دژ بە عەزامی محەممەد خۆبادلو. بەیانی سێشەممە سێ ڕێبەنجان کۆمەڵێک لە ئێرانیانی دانیشتوی وڵاتانی ئاڵمان، فەڕەنسا و بریتانیا هاوکار لەگەڵ لە سێدەرەجانی محەممەد قوبادلی و فەرهاد سەلیمی لە بەردەم باڵۆزخانەکانی کۆماری ئیسلامی کۆبوونەوە. بەیانی سێشەممە وێڕای هوشداری ناوەندەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگای مەدەنی، کۆماری ئیسلامی محەممەد قوبادلو و فەرهاد سەلیمی لە زینزانی قزڵ حەسار لە سێدەرەدا هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی و هەواڵا کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواست لە بەردەم سپارەتخانەکانی ڕۆژیم لە شارەکانی بەرلین و بۆن لە ئاڵمان، پاریس لە فەڕەنسا و لەندەن لە بریتانیا کۆبوونەوە و دژ بە ڕژیمی ژنایەتکاری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. دووە هەواڵ خۆپشانزانی ئەفغانستانیەکانی دیاسپۆرا دژ بە سەرکوتی ژنان لەلایەن تاڵیبان. ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندانی 1402 هەزاران ئەفغانستانی دانیشتوی وڵاتانی ئەوروپایی دژ بە سەرکوتی وەحشیانەی ژنان لەلایەن حکوومەتی تاڵیبانەوە خۆپشاندانیان کرد. ئەفغانستانیەکانی دانیشتووی سی شاری ئەوروپا سەرکوتی دڕندانەی تایفەی هەزارە و ژنانی ئەفغانستانیان لەلایەن حکوومەتی تاڵیبانەوە بە توندی مەحکوم کرد. بەشدار بووان داوایان لا نەسەوەی گرتوەکان کرد تاکو ئاپاردایتی جنسیەتی و کۆمەڵ کوشتکردنی هەزارەکان لەلایەن تاڵیبانەوە بە فەرمی وەکو ژنایەت دژی مرۆڤایەتی بناسێن و تاوانباران سزا بدەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوە بن.